کاتێک لە ساڵی 1925 کورتە چیرۆکی پشیلەیەک لەژێر بارانی نووسی، ئەرنست هەمەنگوای ڕۆمان نووس و چیرۆکنووسی ئەمریکی بیری لەوە نەکردبووەوە ڕۆژێک بێت گەشتیاران زیاتر لە چیرۆکەکانی بۆ بینینی پشیلەکانی سەردانی ماڵەکەی بکەن. لەو کاتەوەی لە ساڵی 1961 کۆچی دوایی کرد ماڵی ئەرنست هەمەنگوای ڕۆمان نووس و چیرۆکنووسی ئەمریکی کە دەکەوێتە دوورگەی کیویستی نێو کۆمەڵە دوورگەی کیس لە ویلایەتی فلۆریدا بوو بە یەکێک لە شوێنە گەشتیاریەکانی ئەمریکا. هەرچەندە بەهۆی هاتنی پەتای ڤایرۆسی کۆڕۆناوە گەشتیارانی دەرەوەی ئەمریکا کەمی کردووە، بەڵام پشیلە شەشپەنجەکانی ماڵی هەمەنگوای زیاتر لە چیرۆکەکانی بوونەتە جێی سەرنجی گەشتیارانی نێوخۆی ئەمریکا و وێنەیان لەگەڵ دەگرن و دەیان دوێنن. کاریگەری پەتای کۆڕۆنا کاری لەسەر کەمکردنەوەی کارمەندانی ماڵەکەی هەمەنگوای دروست کردووە و لە کۆی 40 کەس 35 دەرکراون. لە کۆی 10 ڕێنیشاندەریش تەنها 4 ماونەتەوە. ماوەیەکی زۆریش دەبێت هیچ کەشتێکی گەشتیارانی ماڵە مۆزەخانەیەکەی هەمەنگوای لەو ناوچەیە کەناری نەگرتووە. ئەندرۆ مۆراڤسکی بەڕێوەبەری ماڵی مۆزەخانەیەکەی ئەرنست هەمەنگوای دەڵێت ئەو ڕێنیشاندەرانە گەشتیاران بەنێو ماڵی هەمەنگوای ڕۆمان نووس و چیرۆکنووسی ئەمریکیدا دەجێڕن و ڕێنماییان دەکەن. جگە لەوەش کارێکی دیکەیان چاودێریکردنی 50 پشیلەیە کە بەوە جا دەکرێنەوە لە پەلی پێشەوەیاندا خاوەن 6 پەنجەن. باوتەی مۆراڤسکی ئەو پشیلانە نەوەی پشیلەیەکن کە تووشی شێواوی بۆ ماوەیی بوون و لەدایان ساڵ لەمەوبەرەوە بە دیاری بە هەمەنگوای چیرۆکنووسی ئەمریکی دراوە. گەشتیارانی نێوخۆی ئەمریکا ئێستا بۆ لای پشیلەکان دێن زیاتر لەوەی بێن و گرنگی بەو خانوە بدەن کە هەمەنگوای نووسەری چیرۆکی پیرەمێرد و زەریا و خاوەنی خەڵاتی نۆبڵی بواری وێژەتیدا ژیاوە. تەنانەت هەیانە دەڵێت هەمەنگوای ناناسم، بەڵام بچن بۆ ئەو ماڵە بۆ بینینی ئەو پشیلانە شتێکی سەرنج ڕاکێشە. ئەرنست هەمەنگوای ڕۆمان نووس و چیرۆکنووسی ئەمریکی لە 21 حوتی ساڵی 1899 لە شاری شیشڕۆنی ویلایەتی ئیلۆنۆی ئەمریکا لەدایک بووە. لە جەنگی جیهانی یەکەمدا شۆفێری ئۆتۆمبیلی فریاگوزاری تەندروستی بووە. لە 2 حوتی ساڵی 1961 کۆچی دوایی کردووە. ئەرنست هەمەنگوای خۆشەویستی و هۆگری بۆ پشیلە هەبووە. دەوترێت کە یەکەم پشیلەی لە کاپتنی کەشتێک لە دوورگەی کیویست بەدەست کەوتووە و ئەو پشیلانش کە ئێستا لە ماڵەکەیدان نەوەی ئەو یەکەم پشیلەیەن کە لە جۆری میانکون و لە پەلی پێشەوەیاندا پەنجەی زیادەیان هەیە.